دوو پارچەی ئەو ڕۆکێتەی لەسەر مێزەکەی داناوە کە چارەنووسی خێزانەکەی گۆڕی. دەزانێت ئەو یەکەم خێزان و کۆتا خێزان نییە کە قوربانی دەستی هێرشە دڕندانەکانی دەوڵەتی تورکن. کاتێک سەیریان دەکات لە خۆی دەپرسێت ئاخۆ دەبێت جارێکی دیکە ڕۆکێتە بێبەزەیەکانی دەوڵەتی تورک چارەنووسی کام خێزانی دیکەی کورد وەک چارەنووسی ئەوان بگۆڕن. کەیوان خەڵکی گوندی کونەماسیە و لە هێرشەکەی 25 حوزەیرانی دەوڵەتی تورک خۆی و دوو منداڵەکەی و هاوسەرەکەی بریندار بوون. خۆی و دوو منداڵەکەی زیاتر لە 20 پارچە لە جەستەیاندا ماوە و هاوسەرەکەشی قاچێکی لەدەست داوە. پارچەی سەری کوڕەکەمە ئارێ لەو داخڵ بووە ئارێ وەستا یا چیزی خوێنی دروست کردووە. کەیوانی تەمەن 30 ساڵان و هەمیشەی تەمەن 7 ساڵان و هێژوانی تەمەن 6 ساڵان لەلایەن پزیشکەکانەوە نێردراونەتەوە بۆ ماڵەوە و لەوێ چارەسەریە پزیشکەکانیان بۆ دەکرێت. بەڵام هێشتا پەیمانی هاوسەری کەیوان لە نەخۆشخانە ماوەتەوە و چارەسەر وەردەگرێت. ڕووداوەکانی ئەو ئێوارەی ژیانی ئەم خێزانەی گۆڕی هێشتا لە یادەوەریەکانی کەیواندا دێن و دەچن. بە هیچ شێوەیەک ژیان ناگەڕێتە باری ئاسایی خۆی. بە حکومی من خێزانم پێشتر ئایبی نەبوو، دوو قاچی ساخ. ئێستا تۆ ئینسانێک پەنجەیەکی لەدەست بە هەتا مردن یادگارێکی هەیە لەگەڵ ئەو پەنجەیە. نەک لەوەیە گەر تۆ قاچێک لەدەست بێ قاچێک ئەگەر نیوەی ئینسانە چونکە بە حکومی تۆ بە قاچ نەبێ بە چییە ڕووی ئەو ئەگەر لەکوێ هیچ شتێک شوێنی قاچەی خۆی ناگرێتەوە. قاچەی گەشتیانی پلاتینی بۆ تێکەن ئەو تۆ حساب کە لە کەمەر بەرەو خوار ڕۆبە ئینسانێکیشە نەگنی و ئینسان لە کەمەری بەرەو خوار. کوڕەکەشم پێشتری وتم تەوەکل عەلە الله یامەتە دەستخوا بە حکومی ئەو پارچە لە سەریایەتی ئەو پارچەیە ئازێتیە و چیسی خوێنی دروست کردووە. پێشتر ئەو خێزانە لە سلێمانی دەژیان. ماوەی ساڵێکە گەڕاونەتەوە گوندەکەی خۆیان. پەیمانی هاوسەری کەیوان 6 ساڵە خوێندنی تەواو کردووە و بێکارە. کەیوانیش کارێکی گونجاوی لە سلێمانی دەست نەدەکەوت. بۆیە بڕێرەندا بگەڕێنەوە کونەماسی و بەکردنەوەی دوکانێک بژێوی خۆیان دابین بکەن. هەر لەو دوکانەدا کەیوان و خێزانەکەی بەر پریشکی ئاگری هێرشی نەگریسی دەوڵەتی تورک کەوتن و دوکانەکەشیان بوو بە خۆڵەمێش. چیرۆکی ئەو ساتەمان بۆ دەگێڕێتەوە کە فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک بۆردمانەکەیان ئەنجامدا. بەشی زۆری ئەو موشەکە ئاراسی دوکانەکەی من بوو. هاتە دوکانەکەی منەوە ئەو برات دەرێ گەریدایە گەر شەهید بوو لەوێ لە بینی خۆم و خێزان مابوو. تقریبا دەسمان لە ناو دەست یەکا بوو بە حکومی کارتۆنەکە ئەو گرتبوو من تیپەکەم لێە لەو بینایە ئەو پارچەیەک لێرە درا لێرە ئێری پیوە نەما شەهید بوو. خۆشم پارچەی بەر ئێرم کە و هەڵیام هەواگەگە هەستام و ئەمەم پێکرا بوو. لە هێرشەکەی 25 حوزەیرانی دەوڵەتی تورکدا لە کونەماسی 8 هاوڵاتی مەدەنی بریندار بوون کە چواریان ئەندامی یەک خێزان بوون. ڕۆژێک دواتریش پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک ڕایگەیاند کە لەو هێرشەدا گەریلایەکیان بە ناوی ئاریوان شۆڕژگەر شەهید بووە و 3 گەریلای دیکەشیان بریندار بووە. بیشوان ئەبوبەکر کارمەندی تەندروستیە و چاودێری کەیوان و منداڵەکانی دەکات لە ماڵەوە. ئەو لەسەر دۆخی تەندروستیان دەڵێت بڵین وەزیان باشترە لە چاو کاتا بڵین باشترن بەس هەلەژێ متابعیان هەنی ئەوە نییە بڵێن سالیان بێخەم بۆ بووین وەکو پێشتر گەڕابنەبەری ئاسایی خۆیان. کەیوان ڕووی دەمی لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات و داوایان لێ دەکات بێنە دەنگ لەسەر ئەو هێرشانەی کە دەوڵەتی تورک ئەنجامی دەدات لەسەر خاکی کوردستان. داواکارم لە سەرۆکی حکوومەت لە سەرۆکی هەرێم لە گشت ئەوانەی وڵات بەڕێوا بن داواکارم لیان هەتا زووە بێنە جواب لەسەر ئەمان نێنە جواب کورتیاچێ حتاکەی توخوا خەڵکی ڕەشوڕوت و ماڵ و مناڵی فەقیر پێوە بێ. سێم جارە خانەوادەکەی کەیوان بەرهێرشی لەو جۆرە بکەون. لە سەرەتای ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردووشدا مامێک و پورێکی کەیوان لە دوو هێرشی جیاوازدا و بەهۆی بردومانی فڕۆکەی ڕژەمی بەعسی عێراقیەوە بریندار بوون. کەیوان و خێزانەکەشی دوایین چیرۆکی و خێزانن کە بوونە قوربانی هێرشی داگیرکەران.